بینەرانی بەڕێز و خۆشەویستی شاشە جوانەکەی پەیام، خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەیەکی نوێی ئاوەدانبێە هاتمە خزمەتی ئێوە. هاتوونەتە دەڤەری هەڵەبجەی شەهید، لەوێشەوە کۆچەکەمان درێژ کردووەتەوە و هاتوونەتە دەڤەری نەوڕۆڵی، لێرێشەوە ئەچینە گوندی پریس و حاڵ و ئەحواڵی گوند نشینەکانە پرسین. فەرموو لەگەڵما بن با پێکەوە بچینە ناو گوندی پریس. کاک جەمیل سلام علیکم. علیکم السلام و رحمة الله و برکاته. دەنگ باستان چۆنە حاڵ و حواڵتان؟ قوربانی تۆم بە ساقم بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە خێراتی کەناڵەکەدان دەکەم. یەخوا سەلامەت بی. کاک جەمیل پێمان بڵێ ئەمە تۆ چۆن بووی بە ئەنجومەنی گوند؟ بە هەڵبژاردن یانەوە تا هەر لە باوەپیرانتە وەکو گوندەکانی کە بۆت ماوەتەوە؟ لە باوەپیرانە نیە، ئامۆزایەکی خۆم ئەنجومەن بوو، ئیتر ئەو وازی یا نادوایە بە هەڵبژاردن بووم بە ئەنجومەنی گوندی پریس. لەو کاتەوە لە 2011 لە 2011. بەڵێ. باشە هەنێ خەڵک خەو ئەبینێ بە دەسەڵاتەوە بە ئەنجومەنیەوە بە کوێخاوە، قەت هەبووە بە بۆنەی کوێخایەتیوە خەو لێ بزڕێت یان نەڕۆی بۆ سەفەرێ بۆ شوێنێک؟ ئەرە وەڵڵی هەبووە، لەبەر ئەوەی ئیشەکەم پەکداوە، لەبەر ئەنجومەنی خۆم ئیش و کارەکەم کردووە، هیلادیەکەم کردووە. ئەهلی گوند چۆنن؟ هاوکارتن لەگەڵ تا لەگەڵ ئیشەکەتە؟ زۆر هاوکارە. باشە کاک جەمیل، تۆ ئەڵەی ناوی گوندەکەمان لە پرزگەوە هاتووە. بەڵێ. باشە بۆ پێڵەن پرزگە؟ ئەو پرزگە بۆیە پێڵێن یەکەم دێیە کە داخلی نەورۆڵی ئەبیت. یەکەم دێ؟ بەڵێ. ئەی خۆ تریفەش لێەوەکەی ئین تریفەش دیارە؟ تریفە ناکەوێتە سەرجاتەکەەوە، ئێمە وەکو سەیتەرەیەک وەکو پرزگەیەک لەویا پشت ئەرازی و بەر ئەرازیمانێ ئەم نەورۆڵیە. بەڵێ. کە تێت ئەم هەموو گەشتیاری وشتە لێوێ لەم دێمەوە داخڵە بێچێ بۆ نەورۆڵی. یعنی وەکو عەشرەتیش سەر بە عەشرەتی نەورۆڵین؟ بەڵێ، سەر بە عەشرەتی نەورۆڵین. هیچ عەشرەتێکی کەیتیان نییە؟ ئەو بەرۆ؟ نا هەر ناو پریس؟ هەر نەورۆڵی گشتمان. هەمووی نەورۆڵی؟ بەڵێ. باشە بە یادەوەری خۆت لەم گوندەیە چ شتێکی خۆش ڕوویاوە لە بیری نەچێتەوە لە تایبەت بە گوندی پریس؟ شتێکی خۆشەوە بیرم دێ پۆلیسم بیناوە. بەڵێ. قاچاقچی بۆ کاتە سیارە کەوتونەتە دوای خەڵکی ئەملادێ داریان سۆتە بەر سیارەکەی لەبەرەوە پۆلیسەکە فرێ ئەو نەکەی و حینەکان پیشانەوە فەرش و شتەکان یا هۆرتە ئەم قاچاقی شتەکە. بەڵێ. ئەرە وەڵا ئەوم بەبیر تێت. مێژووی گوندی پریس ئەگەڕێتەوە بۆ کەی؟ کۆنە. بۆ ساڵەکانی چەند؟ وەڵڵی زۆر کۆنە، نازام ساڵەکانی چەند، ئەوە نەکۆنە کلدانی ساسانی عوسمانی هەمی تا ژیاوە. باشە بێجگە لەم گوندی پریسە گوندێکی پریسی کەشمان هەیە لە خوارەوە. بەڵێ. ئەمە بۆ بوون بە دوو بەش، زۆربەی گوندەکانە حاڵە سەر و خوار و ئەمە چۆن بووە؟ چۆنم حاڵەتە دروست بووە؟ جێی وایە کابرا دوو برایە. وایە؟ بەڵێ. ئەم دوو برایکە لە شوێنە دانیشێ، ئەو لە شوێنە دانیشێت، لەوە چ شتێکی وابێت ئەو چوێتە ئەوێ ئێمە لێرە دانیشت بین. ئێستا هەردوو پریسەکە ئاوەدانە؟ ئاوەدانن. ئەرزوو ئاوتان تێکەڵاوە؟ بەڵێ. ئەی وەکو حدودمانەیە، وەکو خزمایەتی؟ خزمایەتیمانەیە. خزمایەتیتانەیە؟ بەڵێ. ئەی ئێستا پریس چەند ماڵی تایە؟ هەر ئیسا حالیان؟ بەڵێ. 7 ماڵی ڕسمی تایە. 7 ماڵی ڕسمی تایە. هاتوچۆ و خزمایەتی لە ناو گوندەکانە وەکو جاران ماوە؟ وەڵڵاهی وەکو جاران بادەوە لەگەڵانەکەم کەمترە، یعنی دەردەکە کەوتە ڕەحمیانەت کەمترە ئیستا. باشە بۆ خۆ مرۆڤەکان هەرە و مرۆڤەی جاران، گوندەکان هەرە و گوندەیە، زروفەکە وایە. زروفەکە وایە. یعنی نەخۆشی ئەم مۆبایل و شتەش گوندەکانی گرتووەتەوە؟ ئەرە بەخوا گرتوێتیوە، هەمی گرتوێتەوە. ئێستا لە تەلەفۆنێکی بۆ ئەەکەم و بەڵێ لە کۆڵی خۆم یەکەمەوە. بە تاکید. دەی باشە کاک جەمیلگیان کە لە ئەوەوە هاتین بینیمان بۆری گوندەکە تەقی بوو. بەڵێ.
وتیان کوێخای گوندیش مەشغوڵی ئەوەی و با زۆر لە کاتی نەگریم بچی بەدەم بۆریەکەی وەڵی مزگەوتەوە قوربان هاتوون ئەو جادە ماهرەتی کردووە ئیتر شۆفڵ و گڵابەوشی شاتووە مەشغوڵی ئەوەی ماشەڵڵا بارانەکەش باش بوو لە خوای گەورە بەزیاو بێت یەخوا سەلامەت لا حاجیان سلام علیکم عليك السلام سرچاو بخير بيا يا اخوان دەنگ و باسی چۆنە حاڵە حاڵە والله حال وحال شكر خوش لساي باشي شكر. باش مري والله بقول دەنگ و باسی گوند چۆنە خوش والله قديش خوش ژانی گوند خۆشەیان شار والله جاني قند خوش قند خوش. خوش قند خوش بالي ئەی باشەوە نەخۆشە بۆ خەڵک چۆڵیەکەوە چێ بۆ دايتي شار والله تروي قدي ابرز حزيله علي حزيله شعر حزيله العديني واي حەزی لە لادێنیە انا والله تۆ حزيله چەند ساڵە لە پریسای من كم صالة حل في سابوهم حەلێرە لەدای حل لا دايبون بالي ئەی دادە لە خەڵکی کوێیە درباني خانه خەڵکی دەربانی ئەوە چی یەکن كم دولتي نا لا والله ام حتشي يقنين حيت حيت بس یەکن هاي انا هەوێ یەکن اي هيجني هرت ماجني لطيفين خوا عيتي ئەمە لێرە بەیەکەوە ژین خان و حلي خان غاجين بس فريك ولا انا خوين دانشين هاتو كوتا كان والله هالبي تەباو لە بارن انا والله شكون اللي هیچ کێشەتان نییە سپاس بۆ خوا نواس باز بو خوا حس كيشيك ماني ئەمە تۆ چەند ساڵە هاوسەرگیری کردووە لەگەڵ والله زولم مخوا 50 سال زياويت 50 ساڵ انا بخوا زياويت لەم ئاخیرەوە خێزانێکی کەیەنا يتلم اخيرا خزاني هنا اري والله بخزاني هنا یاخوا سەلام هەر لێرە بەیەکەوە ژین یەک سفرە حل صديق سفرنا انا خوين هیچ کێشەتان نییە نا والله نبخوا خەڵکی گوندیان وەگەر کێشەی گوندیژە بێ ئەمان حەلیەکەن ما خواش كل سايف وينش كل هيك نكيشك ماني كي نخير نشي بيمه قصي كاين عندي لبيني انا حاليا كاين ئەی سپاس بەخوا على بخ ئەیدادە ڕێزان تۆ پێمان بڵێ چەندێکە هاوسەرگیریت کردووە لەگەڵ کاک لەتیفە والله حفظها الصالة 17 ساڵە هیچ کێشەتان نییە لە خوا لا والله بەزیادە حيت كاش ما عنديش وساي خوف يا عمر باشە دادەسانیە باسێکی زەماوەنی جارانم بۆ بکە زماني جاران شلون جاران بولا زماني بولا؟ جاران خوش ولادي بخوا خوش وقشي قربالخ إيه. كتي وسير رجاري هي دو شاي وها ودور رجاري بيشي وها الباركي شادي لاني بو اكرياو إيه. اي شي تشيرش تكريا مجل خريا سر لقرا تاي مجل زلزل اخريا سر وتشيرش تكريا نعم استفرد داخريا وسسلبانو قش جمعنا علي انا خوردو دي یاخوا هەمیشار ئاوا بە تەباو لە بارتان يا بینم اخوا اخوا بيويك یاخوا سەلامەت قربان سەلامەت دنیا خوا بێوەی ڕەبی تاکایە. دەست چاو خۆش بە دادە ڕێزان قل بياخذ بالساقو یاخوا سەلامەت بن دەی دەستان خۆش بێ یاخوا سەلامەت دنیا یاخوا ئەمە ناو چییە خەندە ئەی یاخوا هەمیشە هەردەم بە خەندەوی ماڵتان لێرەیە خەندێکیان باڵێ هاوڕێشتە هەیە لە گوند باڵێ یاریەکەم بە یەکەوە باڵێ چی یاریەکەن یاری خەتخەتێن و پەتپەتێن و باخۆم بەتە نازان پەتپەتێن نازانی باشە ئەی لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەکی سعیەکەیت باڵێ زیرێکی لە مەکتەب باڵێ گوێڕایالی مامۆستاکانی شتەکەی باڵێ ئەی پێم بڵێ لە چ مەکتەبێکی لە مەکتەبی پلیس هەر لە مەکتەبی پلیسی باڵێ چەند تەلەبەن بە یەکەوە وڵی چوار چوار تەلەبەن باڵێ ئەی ماشەڵڵاتان لێبێ ئەی ئێستا مەکتەب شت کراوەتەوە نا بیری مەکتەبەکەی باڵێ ئەی باشە ئەی خوشک و برای کە دەیە لەخۆم گەورەترن چەند خوشک و چەند برادەیە سێ برا خوشکەکانیشم بەشوازن ئەوێ چکە تۆسە زۆرن ئەی باشە شار خۆشەیان لادێ وڵا لاتی لادێ خۆشترە بۆ لادێ خۆشترە وڵی چونکە گیاوژی زۆرترە گیاوگژی زۆرترە ینی خۆڵشتی زۆرترە بۆ تۆپ و بۆ تۆپ تۆپێن و یاری و
باشە ئەی تۆ مەڕوو بەرخوشتی واوەیە ها جارانیانت بەرخەکەم نەرمونۆڵا و شانە بەرخە هەیە لە ماڵەوە هیچ شتێکە هەیە هیچ نییە دەبۆ مناڵی لادێ بێم تەیرێکی جوانی هەبێ بەرخێکی هەبێ مریشکێکی جوانی هەبێ ئەی یارمەتی دایە و بابە دەی لە ماڵەوە گوێڕایەڵیشانەکەی دەباشە خەندە گیان با من لە ناو هەکبەکەمە دیاریشتی باشم هێناوە بۆ گوون بزانم تۆ حەزت لە چییە هاتی شتێک هەڵگرە بەدڵی خۆت دیارە دوو دڵی کامیان هەڵگری ئادەی وەرە من بۆ هەڵا ڕژمە سەر زەوی بزانە کامیانە حەز لێ دەی وەرە دانیشە خەندەخان دەی حەز لە کامیانە جارێش هەر بڕیار نایاڵە بەشکم شتی باشتری تیاابێ ئادەی حەز لە کامیانە دەی حەز لەوەیانە من دانێکی کەشتێمێ ئەم کامێرە جوانەش بامە ماڵی خوای گیانی تایە حەزوو ئەمرەوانە حاجیان سلام علیکم عليك السلام وسرچاو ئەوەی سەر پیسەکانم لاوڕێنێ حەزمە کرد بوانەوە وای یعنی لە ئیش بوویت خەریکی تی حیوان و بەرخ و ئەمان حیوانداریت بەڵێ حیوانەکانت چین حیوانی وردەن وڵاخن قوربان وردەیە و مێ پریز ئەرزەکەی لەبارە بۆ بەخێوکردنی بزن و یان مەڕ وڵا قوربان مەسەلەی عەرز وەکو ئەوسا نەما ئیسە گشتی بوو گە تەربەن ئەوسا بە چلەی زووسان و ئەم وەختانە بەخوا حیوان وەڵەخمان بڕگە بۆم خوارە ئیسە ڕێنی ئاوا بڕۆی هەر ئەم تۆزە کەرتە لەم سەرەوە ژن وەختی خۆی وتیانە شوانێکی گەش پێنج بزن ژیر یەکات و وریای یەکات و واسە وڵا بووگە لەوانە زۆر بووگە ئێستا ئێمە تقریبا من بۆ بیرمێ لە شەستەکانەوە تا ئیسە دەیان شوانمان بووگە ئێرانی و خۆمانە و ئیتر ئاتەن واوەیەکیان لە شەمێران خەڵکی ئەم هانە سوورەوە هەورە گرمە کوشتی و یەکیشان خەڵکی سەرا و لە جێتیارە ئەوسا و خواری هەڵەبجە پیانەوە جێتیارە ئەو هەورە بزکە کوشتی ناوی ئەحمەی حسین ڕاستەکەی باشە دەی پێ و نەوتم ئافاتەکە چی و مردار بوونەوە دەر لێدان وەڵای نە دەرزی چاریەکردنە هیچ کوڕێ بوو لە کەوتە تقریبا 55 جۆرەکەی مردار بوو هەر لە دایکە و دوو ڕۆژ سێ ڕۆژ ئەما و مردارە و ئەوانەی تۆوە چی و دەرد لێدان سەرما و دەرد و سەرما ئامێتە بوو لێدا و ئەوای پێکردن ئەی خوای گەورە قەرەبووی بکاتەوە بوو الحەمدولیلا ئەم ساڵ بارانی باش باری گژوگیا بەرز بووە لە هاوین ئایسفادە لەو گژوگیاکەن لێکن بۆ حیوان لە کایەن یەخەن وەڵای تر ئەیسێنینە ئەی خۆتان دەڕاستە کۆی ناکاتەوە خۆتان کۆی کەن و لە ئەوە نەماکە تااقەتی ومانە نەما بۆ بەخوا مناڵ نایکات تەمەڵ بووگە و منیش ناتوانم کەسیش ناتوانێت نەک من مەگەر کرێکارێکی داماک هیچی نەبێ باشە بۆ جاران وە دەڕاستەیان کردوە دەڕاستەکەی ئاسانترە مڵۆیەکە و ئەرزوو کەم جاران داس ئەماڕنیوە یا خۆمان یەکرێکار تێگەیت کۆمانە کرد و ئەمان کردە خەرمان و بەگا گێرەمانە کرد بەگا ئەزانی ئەی چۆن نازان دوای قاتر بوو قاتری زەردەوەی مردونی ئەمانە هاتن بەگەنم ئیشیانە کرد یەکیان حاجی بارام و حاجی ڕەشیقەخۆ برای باوکی مامەسا تۆپیق ئابایتە شەو ڕۆژێ بەتەنەکەونیوە گەنم هەتا خەرمانەکەتەوە و ئیتر کە دوای خەرمانەکە سوورە کریا و ئەمانە هاتن گەنمی خۆیانە بردو و یێبێش گەنممانە هاوردووە ئیتنانی ئەو گەنمە ئەو تامی ئەو گەنمە ئەوە تام و ئیسەن تامی نییە گەنم ئەوەنە دەردی پیاکەن دەرمانی پیاکەن تامی نیە یعنی ئێستەوە کاوشتەکە هەروە عەرەبانەی سێنن خۆتان کۆی ناکەن باشە ئێوە حیوان وشتانەوە خێویەکەی بۆ گۆشتەکەیەتی بۆ شیر و ماسەکەیەتی بۆ فرۆشتن ئەی کەیوانۆشت حیج مەڕوشتوو بۆ نادۆشێ شیرەکە وڵا تا توانی ئەی دۆشی بەزی سە نەخۆشکەوتکە ناتوانێ و کەسیش نایکە کەس نایکە ناوەڵە ئەی عەولاوەکان و وڵا عەولاوەکانم لەخۆ زێ باشم جەمیلیان ناسێ هاوکاری دەکەن وڵا لەخۆ زێ باش
جا خۆشەویستان کە لێرەوە هاتینە خوارەوە لەگەڵ کاک جەمیل و کاگە ڕەحمان ئەم دارە زۆر سەرنجی منی ڕاکێشا ماشەڵڵا دارێکی گەورە باڵایەکی بەرز جا حەزەکەین تۆزە کاک جەمیل بۆمان بدوێ سەبارەت بە مێژووی دارەکە تەمەنی چەندێکە پێمان بڵێ ئەم دارە چ دارێکە کاک جەمیل گیان ئەگەر پێمان بڵێ مێژووی ئەم دارە ئەگەڕێتەوە بۆ ساڵی چەند وەڵی ئەگەر 200 ساڵ تەمەنیە بێت 200 ساڵ ئەم دارە بەڵێ ئەمە وەچەکانی شێتی وەچەکانێتی بەڵێ گەورەکان نەماون لە ناوچوون سووتان چی بوو لە ناوچوون سوتاون ئێمە چ دارێکە سوورە چنارە بە تەقریبی بزانین بەرزەکەی چەندێکە بێت ماشەڵڵا زۆر بەرزە وەڵی بەرزەکە لێ 15 مەترە بێ زۆرە زیاتریشە بێ 20 مەترە بێ ماشەڵڵا وەڵا بەرزە بەڵێ ئەی ئەم دارەکە لێرایە ئەم کانیێژ ماشەڵڵا بە چواردەوریایەتە خوارەوە هیچ تەسیری لەسەر دارەکە نەکردووە بۆ خراپبوون نەخێر بنەکەی بگەنێنێ نەخێر یعنی خۆی گونجاندووە لەگەڵ ئاوەکەیە بەڵێ مامۆستاگیان سەلام عەلەیکوم عليك السلام ورحمة الله دەنگ و باستان چۆنە حاڵ و حواڵتان سپاسکەم لەخوا بەزای باشین الحمد لله ئێوە باشن شکر یەخوا سەلامەتی لەگەڵ ئیش و کاری باخەکە تا چۆنی واللهی لەخوا بەزای بێ سەرگەرمین پێ و خۆمانی پێوە با بڵێن بە کوردی خۆمان سەرقاڵە بین پێوە دەست و پەنجەی لەگەڵان نەرمەکەین و خەریکێ بینین کرد ئەوە دڵمان پێ خۆشە و ئیجازەم دڵی بێمە خۆشە ماشەڵڵاوانی جارە هەر دڵیان خۆشە هەمویانی تر گوڵیان کردووە و بەدەم شەونمەوە پێیەکەنن ماشاءالله انشاءالله ئومێدمان بەخوای گەورە هەیە انشاءالله خوای گەورە باخەکەت بەرەکەت هەموو لای انشاءالله بۆ هەموو دۆست و ئەحبابیش انشاءالله جا مامۆستا هاتینە گوندی پریس بەدەر لە باسی باغداری و ئەم شتانە پریس ماشەڵڵا گوندێکە یعنی بە مانای کەلیمە گوندی معریفە و عیلمە لەگەڵەوەشا کۆمەڵێ شاعیر و نووسەر و ئەدیبی باش باشی تیا هەڵکەوتووە ئەگەر ئاماژەیە بکەی بە ئەوە پریس چەند نووسەری تایە شاعیرەکانی پریسکێن باسێکی پریسمان بۆ بکەی لە ڕووی ئەدەبی و عیرفانیەوە سەرەتا بەخێربن سەرچاو خۆتان و سافەکەتان ئەزیەتان کێشا بەخێربن سەرچاو مشە سەرکەوتوو بن ئینشاءالله هەروە هەموو شوێنەکانی کە و هەموو گوندەکانی و شوێنەکانی کەش ئەوە بناسیێن بە خەڵکی تا هەموو کورد بتوانێت ئەگەر لە شوێنێکی دووریش بێ یە دوو گوندەکانی یەکتر و پێگەیان و شوێنیان و شوێنی شەرجێبوونیان و کەسایەتیەکانیان و شێوازی ژیانیان لە ڕووی زانستی و کۆمەڵایەتیشەوە ئەوە لە ڕووی با بڵین ئابووری و کشت و کاڵیشەوە هەموو لامان بزانین هەر گوندەکانی کەی شارەزا بین ئیساەوە ئەزیەتان کێشاوبەری ئینشاڵڵا بۆ شوێنەکانی ئەمە یاخوا بەخێر بن سەر چاو ئەزیەتان کێشاو و سەرکەوتوو بین ئینشاڵڵا گوندی پریسی ئێمە با بڵین هەر بەڕاستی مەشهورە و زۆر دێر زەمانیشە ینی و ئەزانم زۆر ئەگەر مێژوو ناسە زۆر بودەکانە بتوانم بزانین مێژۆکەی چەندێک کۆنا چونکە گۆڕستانی زۆر کۆنی تێدایە ینی بێ ئەوەی تێدا بە باوانی ئێمەش مردووتیانە نێژراوە هەتا ڕنگ بێ ئەم دەوروبەرانش هەندێک جار هەندێک ئیش و کارەکرێت گۆڕی هەڵەدرێت مەسەن با بڵین شۆفڵی ئیشێکە سێرەکەی گۆڕێکی تایە لەوە چێ سەدەمی ساسیانەکان ئەوانەش بوو بێ چونکە شوێنێکی سەرسەوز و ئاودار بووە شوێنێکی لەبار بووە لە هەموو ڕوێکەوە لە ڕووی جوغرافیە و لە ڕووی با بڵین ئاوداری و کشت و کاڵێمانەشەوە شوێنێکی لەبار بووە لەم ڕوانگەوە دوای ئەوەش لە ڕووی ئەمەشەوە هەڵە پریسی ئەمە لە ناوچەی هەڵەب جاوا بڵین لە زەڵم بەرەوسەر و بزانم سێ دانە مەدرسەی تیا بۆ قەدیم سێ دانە خوێندنگەی ئاینی تێدا بووکە وەتی خۆی زۆربەی خوێندنەکان هەمی ئاینی بۆ خۆ میری نەبووەکە ئێستا ئەو سێ خوێندنگەی کە لەوانە پریسی ئەمە بووە ئەو کە تریشان عەبابەی لێ بوو ئەوەی تریشان وەبزان بیارە بووە بیارە شەریفان لەبەرەوە جا ئەوەی ئێمە مامۆستا مەلا عەبدولعەزیزی پریسی مەشهورە بە ڕەحمەت بێ باوکی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەزیز و مامۆستا مەلا سێق مامۆستا مەلا عومەر بە ڕەحمەت بنیاخۆن پیاوە گەورانە کوڕەکانی مامۆستا مەلا عەزیز بن مامۆستا مەلا عەزیز خۆی لێرە مەدرسەیەکی کردوێتەوە خەڵکێکی زۆری پێگەیاندووە حتا من وەختی خۆی کە ئاوارە بین لە ئێران چەندین مەلام بینیوە لێرە خوێندوێتی
بۆ ئەیشلەن لە منتیقی مەهاباتوانە هاتون هەیە لەوێ ینی مامەسا دەرزی پێوتون و کردوونی بە عالم و دەچون منتیقی خۆیان خزمەتیان کردووە ئەمە حەزەکەم بە شتێکی لێرا ئیشارەتێ بە شتێکیش بکەم ڕنگ بێت تا ئێستا نەکراوێ ئاشی مامەسا مەلا عزیز بەڕەحمەت بێ باوکی مامەسا مەلا عوسمانوان لەم گوندا کە وەختی خۆی لە ئەسڵا خەڵکی ئێرە نەبوو هاتوو لێرێتە نیشتەجێ بوو بەس مامەساوان لێرە باڵێن لە ئەمان خۆیان پریسین بەس مامەسا خۆی لە ئەسا پریسینە بەڵام تر لێرە ئەوەنە ڕحورمەتی لێگیراوە شوێنەکەی وەک شوێنی خۆی حساب کردووە دوای هاتون خزمەتی پێ بکەن و على ئاساس وەکوانە و تێتی نە من خزمەتم ناوێت شوێنێکم بۆ تەرتیب کەن و خۆم لەسەر شانی خۆمژین لە ئاوای ئێمە چەند ئەکانەیەکمانەیە لەو کانیانە کە مەشهورە حتا بە ناوی ئاشەکەیشەوە ناونراوە بە ناوی کانی دەراش کانی بەراش کانی دەراش ئاوا دەراش بەراشە دووکیان ئەکرێ هەرکامیان بێ لەوێ ئاشێکی بنیات ناوە خۆی بە ڕەنجەشانی خۆی نەک بۆ منەتی کەسی نکێشاوە بۆی منەتبار نەبێت و ئەو عیلمەیگەێنێ صادقانە و بە عیزەتەوە بیگەێنێ ئەو ئیشەی کردووە لەسەر ڕەنجەشانی خۆی ژیاندووە و مەدرسەکەیشی پێیان دروست بەڕێوە بردووە و مەدرسێکی زۆر گەورەشوە زۆرێک لەم زانایانە منتیقی خۆمان هەر هەمیان لای مامەسا مەلا عەزیز زۆربەیان ناڵێمان تت هەندێکی هەیە دەبەری ئەولاد بڵێن یەکێ لە نووسەرە دیارەکانی گوندی پریس مامۆستا عەزیز و مامۆستا مەلا عوسمان و بەڵێ ئەم کەڵە پیاوانە طبعا لە مامەسا مەلا لەوانیش کێکی لێ بووە بەعرزکەم جاب ئیشاد بە هینەکەی مامەسا مەلا عوسمان کە مامەسا مەلا عوسمان بەڕەحمەت بێ کە کوڕی مامەسا مەلا عەزیزەوە بزوتنەوەی ئیسلامیشی وەختی خۆی با بڵێن بنیاتنا خۆی خاوەنی تەفسیرێکی تایبەتە تەفسیرێکی قورئانی هەیە یعنی ئەمەیەکێ لە شاکارە گەورەکانە ئەمە کوڕی مامەسا مەلا عەزیزە و خەڵکی تریشمان هەیە لێرە هەبووە ئەوانیش بە هەمان شێوە هەر ڕنگ بێ لەو مەدرسە ئیسفادەیان کردوێ لە نزیک و دوورەوە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بەرهەمیان هەیە و نووسەر و شاعیر مەسەلە یەکێ لەوانە هەر لەو سەدەمەی ئەوانە بوو یا پێشترش بووێ ئەحمەد پریسی خۆی شاعیر بوو دیوانێکی بە ناوی دیوانی مەجزوب مامەسا عەلی عەبدوڵڵا شێخ عەلی عەبدوڵڵا حەسەن کوڕە گەورەی حاجی عەبدوڵڵایە ئەویش ئێستا لە حیاتان ماوە بەس تەمەنی کردووە تەفسیری ئیبن کەسیری کردووە بە کوردی ئەوەش هێڵە بەرهەمەکان دوایەوە کاک حەکیم مامەسا مەلا ساڵێت کە وابزانام ئەبێتە ئامۆزای شتێکی ئەوەی مامەسا مەلا عوسمانوان ئامۆزان ئەوە شتێکی ئالۆ بابەتنە ئەویش نووسەرێکی گەورەیە شاعیرە و لە بواری ئەدەبیاتە زۆر ئیشی کردو لەسەر ئەدەبی کوردی بە تایبەتی لەسەر مەولەوی و کۆمەڵی شاعیریش تر و زۆر ئیشی گەورەی هەندێک لە شعرەکانی ئەحمەد پریسی ژەرە و کۆی کردەوە بەڵێ کۆی کردەوە بە شێوەی سۆرانیش تقریبا تەرتیبی کردووە دوارم باخەکەش هەر بەرەکەتدار بێ جا لەگەڵەوە شا مامۆسا ئەم قسە جوانانەی بۆ ئێمە کرد بەدەر لە ئیشی باغداریەوەمانە هەر خۆی مامۆسا و نووسەر و وەرگێڕیشە جا ماشەڵڵا قوڕاقیش هەر لە چەمەکە واقعیە جەڕسێکی خۆشی دروست کردەوە باخەکەت ئەوەیش مۆسیقایەکی سروشتیە بۆ حەوانەوەی ڕۆحی ئینسانەکانە بەداخۆ زۆر بکات پێی نازانین یەخوا سەلامەتی مامۆساییە زۆر خۆشحاڵ یەخوا بەخێر سەلامەتی مامۆساییە سەلامەتی یەخوا مامۆساییان سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام ورحمەة الله. دەنگ و باستان چۆنە حاڵە پاشە؟ باس دەکەم بژیت. باسێکی مەکتەبی پریسمان بۆ بکە لە ساڵی چەندەوە دروست کراوە؟ قوتابخانەی پریس ساڵی 1950 دامەزراوە. سەرەتا لە ناو ماڵێکا بووە لە گوندی پریس هەتا ساڵی 1964 حکوومەت ئەو کاتە بڵێن قوتابخانەیەکی کردوێتەوە بۆ ئێرە مامۆستا عەبدولمدیری بووە. ئیتر بەردەوام بۆ تاکو ساڵی 1979 کە لادیەکان بڵێن ڕاگوێزراون داخراوە هەتاوەکو ڕۆسەی ئازادی لەو کاتەشەوە بەردەوامە هەتا ئێستا یعنی تا ئێستا خوێندن بەردەوامە. بەڵێ باشە. لە دوای ژمارەی مامۆستاکانی گوندی پریس چەند مامۆستا؟ 15 مامۆستای. 15 مامۆستا. بەڵێ. بەڕێز مامۆستای چیت؟ من مامۆستای وەرشم. جاڵەن مامۆستای وەرزش تەلەبە خۆشی؟ بەڵێ ئاروەڵا مامۆستای وەرش و هونەر تەلەبە بەعام خۆشییان هەیە. لەبەری ئەرکوشتی نایە بەسەر؟ نا لەبەرەوەی وەکو چۆنەڵی دەرزێکە زیاتر بۆ دەرونیە بۆ خۆشیە. ئەو بڵێن ئەو ناڕەحەتی لە دەرسەکانی تراوەریەگرێت لەوە خاڵی دەکاتەوە ڕێگە بە جوڵانی تەلەبە ئەیت یعنی بە ئارەسوی خۆیان
ئەم لاولا بکەن چۆن لەڵی ئەو تااقیتیانە سەرفیکەن ئیتر لەبەرەوە خۆشەویستن ئەجاران لە کاتی مەکتەبە مامۆسا هەدەر لە گوندەکەیە ئەژیا هەر لێ خانویان بۆ گرتووە تۆ لێرە دییان لە دەرەوەی گوندەکە لە دەرەوەی گوندەکەین ئێمە بە حکمیەوەی کە بڵین گوندی پریس زۆر دوور نییە بەعام مامۆساکان هاتوشوەکەی جیاوازێکی نێوان مەکتەبی گوند و مەکتەبی شارم بۆ بکە جیاوازەکەی چییە؟ جیاوازەکەی ئەوەیە مەکتەبی گوند هەموو ڕۆژێکە سەیرانە ئەجا تەلەبەکانی کەمن هەموو تەلەبەیەک وابێ مامۆسایەکی تایبەتیە بێ بەڵام بۆ نمونە ناوشاروانیە ناوشار قەرەباڵغا دوو دەوام و سێ دەوام بڵین هی گوند ئەو شتانەی نییە هەر یەک دەوامە و بڵین وەکو هاوڕێ وای لەگەڵ هینەکانە لەگەڵ تەلەبەکانە چکە تەلەبەکان بەحکمیەوەی کە من چەند ساڵە لە گوندی پریسی تۆ 3 ساڵ مامۆسا بەڵێ ماشەڵڵا یاخوا دەسوچاو خۆمیشە سەرکەوتوبی یاخوا تەلەبەکانی شەمیان نمرەی بەرز بێنن زۆر سپاس لەوانەکانی کە چکە لە وەرزش هەمووینەوە نوێ ڕاستە طبعا ناتوانین لەوانەی بڵین وەرزش و هونەر بە تایبەتی وەکو ئەوانی تر دەست داگریت چونکە وەکو پێم وتیت بۆ خاڵیکردنەوەیە لە زەختی وانەکانی تر لەو دوو دەرزەیە بەڵێ دەسوچاو خۆش بەخێر بن سەر چاو بەخێر بن سەر چاو یاخوا سەلامەت بەخێر بن سەر چاوەکان ڕێزم چاوی قوربان کاک مڕوانگیان سەلام عەلەیکوم. سەلام عەلەیکوم براکەم یاخوا بەخێر بن دەنگ و باسە چۆنە حاڵە فاڵە زۆر سوپاس چاوەکان ماشەڵڵا بە گوندەکەتانە گەڕاین سروشتێکی جوان باخ و باخات هەمووی شاخاوی ئاوێکی زۆر لێرەشەوە بێجگە لەو جوانەیەکی کێشی تایە جەناب لێرە خەریکی ئەسب سواری وشتی خوا بەخێر بن سەر چاوەکان ئەم خولیا چۆن بوو چۆن دەست کرد باس وەڵای ڕاستی من لە تەمەنی 7 ساڵی و لەگەڵ مامەم خوافریا مامۆستا جەمیل هەر لە ئێران کە هاتوینە تۆ ئاوایەکەی خۆمان خەریکی باخداری بووین مامم هەر لەو کاتەوە بڵین ئەسپی هەبوو من تەمەنم ناو بوو لەگەڵ ئەو بووم ئەو خۆشەویستی ئەسپە وای لێ کردم منیش کە وردە لەگەڵ ئەو تێکەڵی خوێنم بوو ئەسپ سواری و ئەسپداری باشە تۆ چ جۆرە ئەسپێک بە خێوەکەی لێرە ڕاستی مامەم وەسەتێکی بۆ کرده بووم خوا ئافریکا کە لە بوارەکە زیاتر پەرەی پێ بم تۆزێک گۆڕانکاریم کردو لە بەخێوکردنی ئەسپەکان و چۆنێتی ئەسپەکان و ڕەسەنێتی ئەسپەکان من ئێستا خەریکی خۆشبەختانە خەریکی ڕەسەنێتی بەخێوکردنی ئەسپی کوردم باش ئەم شوێنە جوانە کە دروستت کردووە تەنها حەزە و خولیایە یان بەشێکە لە بژێویشت یعنی سەرقاڵی بەم بابەتەوە چۆن بە چ شێوەیەک سەرقاڵی بە بەخێوکردنی ئەسپ و ماینە ڕەسەنەوە ڕاستی بەخێوکردنی ئەسپ زۆر قورسە نازومەکری زۆرە بەڵێ ئەگەر تۆ بڵێن ئەو حەز و ئارزوی وا لێ نەکات تێکەڵی خوێنت نەبێ عاشقی نەوی ناتوانانی ئەو هەموو مەصرفە بکەیت و منیش ئەمە لێرە ئەمەم دروست کردووە ڕاستی خەریکی بەخێوکردنی ڕەسەنێتی ئەسپی کوردم ئەسپی کوردیش مۆرکی نەتەوەیەکە بە تەنیا هەری من نییە هی مەڕوان بێت جا ڕاستی من ئەوەم نییە بڵێن نادی ئەسب سواری نییە بەخێوکردنی ڕەسەنێتی ئەسب فەرقەکە لەگەڵ نادێکی ئەسب سواری ئەمەی کە من خەریکی نەژادی ئەسب بەخێوکردنی ئەسپی کوردم وەکو ئەسب سواریش لەخوا بەزەیە هەم کوڕەکان هەم براکان فێری ئەسب سواریمان کردووە و کۆمەڵە دۆست و برادر و خۆشەویست ڕۆمانتیەکات ئەوەی کە حەزی لێوێت دەرگامان ئاواڵای بۆ پیاوێک و جەناب و ئەنساری وەکو ئەو پیاوە باشانێکە ڕۆمانتیە سەلامەت باشە کاک مەڕوان وەڵا پێمان خۆشە لەگەڵ تۆیا بڕۆینە دەرەوە تۆزێ ئەسب سواری ببینین خۆدی مناڵەکانت دەگەر بتوانیت پێمان خۆشە لە دەرەوەش لەگەڵ تابی یەخوا سەلامەتی فەرماوە
کاک مەڕوان ئەمە کە ئێوە ئەس نەدەرەوە ئاوا سواریەکەن بە ئەسپ و ماینەکان بەڵێ بەچ بەرنامەیە گەچنە دەرەوە ڕاستی یعنی هەن هەوانتە ئاوا هەموو ڕۆژێچنە دەرەوە یان چۆنە ئێمە بەرنامەمانەیە بۆ ئەسپەکان چۆن یاریزان پێویستی بە تەمرینە بەڵێ ئێمە ڕۆژی ناڕۆژێک بە پێی مەجای خۆمان لەگەڵ کوڕەکان لەگەڵ براکان یین سواری بە ئەسپەکانەکەین تعلیمی ئیتر نۆمامانەیە نۆما ئەوەیە لە تەمەنی 2 ساڵ بۆ 3 ساڵ تعلیمی ئەدەین 1 ساڵ خەریکی تعلیمدانینی هەتاوەکو کەسێک و جەنابی بێ بتوانێت سواری بێت لە دوای 3 ساڵیشەوە لە دوای 3 ساڵەوەی وردە خەریکی ئەوەیە بێت کە تەواو تعلیمەکەی باشە بێت و تەواو ئەیخێنە ژێر سواریەوە بۆ ئەوەی کە بڵێن ڕمبازی پێ بکەین ئێمە سیباقمان نییە وەکو دەسووری کوردەواری و جافی ئێمە سیباقی نییە ئێمە بەس ڕمبازیمانەیە و لە مەجلیسا مەیانی بۆ دانین و ئەیجێڕین ئەسپەکان ئەی ئەم ناڵانەی زوو ئەی گۆڕ هەموو 2 مانگ بۆ 3 مانگ جارێک ئێمە ناڵەکانیان نەگۆڕین هەموو 2 مانگ بۆ 3 مانگ جارێک ئەی ئەمە زێنە ئەمە زینە ئەمە ئەمە ژێرەوەی چییە ئەوە ژێر زینە باشە ئێمە چییە ئەوە تعلیمە ئەمە سەرکەلەی لەغاوە ئەمە لەغاوە لە ناودەمی بەڵێ ئەمەش ئەمە دەسە جڵەوە دەسە جڵەو بەڵێ بەڵێ باشە ئەی ئەمەی قاچی چی ئەوە مەحفەزەیەکە زۆر جار ئەو ئەسپەکە قازدانێت لە بەرەوەی بینیدار نەبێت زۆر جاریش بۆ جوانی بەکارێنین بە کورتی باشترین جۆری ماین چ ماینێکە ماینی کووردە خوێنی کورد قسەی تیانە هیچ مەجالێکی تیان نیە چون ئەسپی کورد بۆ مەجلیسەکان ئەسپی کورد شڕەتە ئەسپی کورد حرەکەی سەریعە فەرق و جیاوازی زۆرە لەگەڵ لە ناو ئەسپی کووردا بەڵێ مەرغوبترینیان کامانە ئێمە 4 جۆر ئەسپی کوردمانەیە 4 خوێنی ئەسپی کوردمانەیە بەڵێ سنجاویمانەیە بەڵێ ئەفشارمانەیە بەڵێ لوڕمانەیە جافمانەیە باش ئێستا من خۆشببختانە 3 بۆ 4 ڕەسەنێتە ئەسپە کوردەکەم هەیە خوێنی ئەسپی کووردە هیچیشی فەرق ناکات بە زۆری بەس ئیتر قیافە و هەیکەل و تیپ و ئەوانەی فەرقەکە بەس خوێن ئەساسەوەی خوێنەکە کورد بێ لە لای خۆمان سیارە لێ ڕەش بێ مەرغوبە بەڵێ ئەی لە ئەسپ و ماینە ئێمە لای ئێمە زۆر ڕنگ مەرغوب نییە ئێمە لە 3 شت دامان ناوە 3 شت 1 ڕەسەنێت لەسەر ڕەسەنێت کارەکەی 2 کردەوە ئەبێ و ئەسپماینە کردەوەدار بێ 3 تعلیم ئەی جاران پیانەوت ناوچاو مارۆ ناوچاو بڵێ ئێمە زیاتر کردەوە ئەساسە کراس ئەساس نییە جوانی بڵێ فەرقەکات بەس کۆمەڵێم ئەسپێ یاماینێ ڕەنگەکەی زۆر جوانە بەس هیچ کردەوەی تیانە هیچ ڕەسەنێتی تیانە ئەوە ینی فەرق و جیاوازەکە لەوایە وەرە ما بگیان سەر ئەم ئەسپە وای لێ هاتۆ بڵین شوات بنەوە ینی وەکو مناڵەکانی خۆمی لێ هاتووە ئەوەندە خۆشەویستی و ئەوەندە ئەوەم هەیە ئەی ناوی چییە؟ ئەمە ناوی قیامە ئەسپێکی کوردی جافە ڕەسەنێتی جافە بڵین 1-2 پشتی لە ئەسفەهانە لەوێ ئیتر تقریبا چەند ساڵەکە بێت هێناوە ماشەڵا ڕمبازێکی جوانتان کرد یاخوا لەشتان ساغ بێت بەس ئێستا ماوەتەوە ئەوەی پێمان بڵێیت ناوی ئەسپەکانمان پێ بڵێ ماشەڵا لە عەزیز و ئەو ماشەڵا سەروی هەموو شتێکە یاخوا سەلام چون ئەسب ناسکە ئەسپیش بۆ جوانیە دەریخەیت ئەجینا ئیمڕۆ وای لێ هاتووە بەس جی جوانی هیچ کار و کەسابەتێکی ئەوەیش نییە بڵێ ڕاستی ئەسپەکان ئێمە لەبەرەوەی کە زۆرن لەخوا بەسیاوێ ئەبێ ناویان لێ بنین بەڵێ بۆ منە ئەمانە ناوی قیامە
یاخوا هەر بە قیامی بمێنێتەوە قیام بە حکمی ئەوەی کە باوکی مردووە ناوی قیام بووە بە خۆشەویستی باوکیوە و ماشەڵا لە باوکیشی جوانتر دەرچووە ناومانەوە تۆ قیام ماشاءالله ئەوە ناوی نارینە کەماینە ئەوکیان هەر بڵێن خوشکی قیامە ناومان ناوە پەیام ناوی پەیامە بەڵێ ئەوەش ماینە بەڵێ ئەیەمەیان ئەوەیان نارینە ئەوەی ئەو سەرژ ناوی سیمانە سیمان یاخوا دەست و چاوتان خۆش بێ یاخوا گەورە بەرەکەت سەر چاوەنی ئەسپ و ماینەکانیشتان لەشی ئەم شێرە قورانش تەمەنی ئەوەش ئەوانەی لە پشتی کامێرەوە سڵاو و ڕێز و حورمەتمانەی و لاشتان ساغ یاخوا دەست و چاوی ئەوەش خۆش بێت جا خۆشەویستان لە درێژەی بەرنامەکەمانە هاتوینەتە باخە جوانەکەی مامۆستا حەبیب لە خزمەت خزمانی گوندی پریس لە خزمەتان نابین باسی مێژووی گوندەکەمان بۆکەن و لەگەڵ هەندێک لە بەسەرهاتی گوندەکە یەکەم جار اینە لای کاک سعدی کاک سعدیان سەلام عەلەیکوم سلام بەخێر بێن دەنگ و باسە چۆنە حاڵ و حاڵت یاخوا سەلامەت بی کاک سعدی ماشەڵڵا تۆ تەمەنێکە هەیە بەڵێ جا باسێکی گوندەکەمان بۆ بکە وەختی خۆی ئیشی هەرەوەزی چۆن بووە لە گوندا چۆن خەڵک باغداری کردووە فەرموو وەڵی وەختی خۆی خەڵک بکە لە باخە باغداری و لە هاوکاری یەکتیا زۆر چاک بەڵێ تێگەی بەنسبەت دێکەوە ینی ئەم مەسەر گەلە درەوە ئەکرا گەلە جوودەکرا گەلە دارەکرا شایەکرا چون هەموو دێکە چون بۆ کەس ئەو ڕۆژە داریانە هاور بۆ ڕۆژی شایەکە بۆ پێویستادی شایەکە و مەسەر خوانەخواستە مدووە بووە یەکسەر خەڵک باغاواز دەکرا چون بەردووچان هاوار بۆ سەر قەبران و قەبران هەڵەکەن بە کۆمەڵایەتی و یعنی ئیشی هەرەوەزی زۆر بوو ئاماری هەبوو ئامۆشوە هەبوو ڕاستە فەرموو ڕامیزە هیچ لەو شانە هیچی نەماوە خوا ڕەحم بکە شاکەی نە ڕەحم ماوە نە ئامۆشۆ ماوە نە خەومەتی ماوە نە عەشراتی ماوە هیچ نەماوە خوای گەورە ڕەحم ڕاستە فەرمی یەینە لای کاک برایم عفوم کەی کاک حاجی مایکەکەم بێتێ جا کاک برایم ناسراوە بە کاک ئیبراهیمی مەلا حەسەن یان مامۆستا حەسەن کاک برایم ماشەڵڵا تۆش تەمەنێکە هەیە یاخوا هەر ئاوا هەمیشە بە گەنجی بووبین باسێکی گوندەکەی خۆتانمان بۆ بکە سەرچاوەی ئاوی گوند چییە؟ پێشەکەی بەخێر هاتنی کەناڵە بە ڕێزەکەتان و خزمانی پریس ئەەکەم و خۆشحاڵ بووم بەم دانیشتە بەخێر بێن سەر چاوە گوندی ئێمە پریس زۆر بەناوبانگە بە ئاوەدانیەکی زۆر کە چەنەها سەرچەشمەی کانی هەیە وەکو سەروەڵخ و کانی مرواری و کانی دەراش و کانی جانە و کانی قەڵەم و کانی گوێز و کانی گوێزمان لە پشتی ئەم بنی گردەکایە یعنی لە چلەی تەمووزا وەرە دەست بخەرە ناوی ناتوانانی 3-4 دقە لە ئاوەکە ڕابگری پێم وابێت لادیەکەی ئێوە یعنی لە سەرچاوی ئاویان لە هەموو لادیەکانی دەوڵەمەندەکان زیاترە و دەوڵەمەندترین اینجا بێژگە چەنەها کانی لاوەکی کەشمان هەیە لە ناو دۆڵ و چەم و هینەکانە بەس ئەمانەکەم نەیڵێم هەموو کانی ڕئیسین و ئاویان لێ نابڕێتە ئێستا ڕاستە فەرمی یاخوا دەست و چاو خۆش بێ اینجاکە پریس ئاو هەوا و سروشتێکی خۆشی هەیە لە بواری بۆ سەیران و بۆ دانیشتن و هەوایەکی ڕەخساوی هەیە بۆ هەموو فەسڵەکان خەڵکێکی زۆر بەڕێز و خەڵکێکی بەویقار و هاوکاری یەک بوون و زۆر بەدەم یەکەوە لە کاتی خۆشی و ناخۆشیە هەبوون بۆ نمونە ئەم کاک سعدیەکەم بە وجودێتی هەیە ئەخیری شەستەکان بوو وابزانم ژنی هێنا لە مردین ئامۆزایەکی خۆی هێنا لەو وەختا بە وڵاخ ڕێی مردین هەر لێرەوە ڕۆشتن بە ئەو دی و
هەموو ماین و یێسروەمانەیان خەڵکەکە کە ئەوەی ئەڕۆژ بە دوای بووکە ڕۆشتن هێنایان یەکیان من خۆم لەوە جاوایەکم هەبوو حەسەنی لالۆلیبیان پێوت حەسەنیە لێ من نۆماماینێکی هەبوو بردم عیب نەبێ بلا تەشبی ناڵم کرد لای حەمەی وەسام حەمەی ناڵ بە نوێنامەوە کەچی لێرە ماینەکەیان لێسەندم وتیان تۆ مناڵی بەخوا خۆ ناگری بەسەر ماینەکەەوە لە ڕێگا هەڵ ئەدێرەیت و ئەمانە بردیان لەوێ ماینیان بووکیان هێنا کە بووکیان هێنا لە بەردەمی ئەم مزگەوتا دەوری 2-3 شەو ڕۆژ ئەو بەردەمی ماڵی مامە حەمە مامە حاجی کوترایەوە و هەڵپەرکێ بووە هەتاکو و 2-3 چێشت و خواردن پێش ئەوە ئەمە چێشت و خواردنی تر باز مەکە بە هەموو نەوەیەک هەر کەسێ هات بێ بە زۆر بە تێر و تەسەلی گەڕاوەتەوە بۆ شوێن و ماوەی خۆی یاخوا دەست و چاو و خۆش بە کاک براهیمیگیان حەزەکەین زیاتر لە خزمەتا بین بەس کاتی بەرنامەکەمان کەمی ماوە یاخوا سەلامەتیتان لێکم و سپاسی سەلامەتیکە یاخوا سەلامەتی یعنی لای مامۆستا سەعد باسی گوندی پریس لەگەڵەوەی کە گوندێکی خۆش و ئاودار و ماشەڵڵا ئەم هەموو باخ و باخاتەی لێیە سەرچاوەی عیلم و عیرفانیش بووە یعنی یەکێکە لەو گوندانەی کە بە تایبەت حجرەی خۆی تیابووە و خەڵک لە وڵاتە دوورەکانی وەکو قەوقاز و تورکیا و ئێران و شوێنانە هاتوون لێرە خوێندویان ئەگەر مامۆستا بە کورتی باسمان بۆ بکات باسی ئاشەکەی مامۆستا مەلا عەبدولعەزیزمان بۆ بکەیت و باسی حجرەکەشمان بۆ بکەی بە کورتی فەرموو. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی بەخراتنی کەناڵەکەتانەکەم پێم خۆشە لێرەوە لە ناو خزمانی نەورۆڵی و گوندی پریس دەربارەی ژیانی مامۆستا مەلا عەزیزی پریس بۆتان باس بکەم دەربارەی حجرەکە و هەروەها کانی دەراش. مامۆستا پیاوێکی ئەوەنە فازیل و بەتەقوا بووە و هەروەها کەسێک بووە کە لەسەر ڕەنجی شانی خۆی ویستوێتی بژی نەک ببێت بە ئەرک بەسەر خەڵکەوە توانیوێتی کە هاتووەتە ناو پریس مەدرسەی پریسی دروست کردووە کە گەورەترین مەدرسە بووە لە هەموو کوردستانە دەنگی یاوەتەوە و هەروەها فەقێ و مامۆسای زۆری پێگەیاندووە بە تایبەتی لە ڕۆژهەڵات و لە هەر 4 پارچەی کوردستانەوە فەقێ هاتوون کە ناوبانگیان بیستووە هاتوون بۆ سەردانی لێرە چۆکیان دادا و بوون بە فەقێ و هەروەها هەموو قۆناغەکانی خوێندنیان تێپەڕاندووە هەتاکو بڕوانامەیان وەرگرتووە یاخود لێرە ڕۆشتو بۆ شوێنێکی تر ئەگەر بڕوانامەی لە شوێنێکی تر وەرگرت بێ. دەربارەی ئاشەکە جەناوی مامۆسا ئەم ئاشە لە ڕێگەی کەسێکەوە بۆی دابین کراوە و دیاری کراوە توانیوێتی ژیانی ڕۆژانەی خۆی و هەروەها فەقیەکان و مەدرسەکە و مزگەوتەکەی پێبا بەڕێوە بە ڕێگ و پێکی. خوا دەست و چاو و خۆش بێ مامۆستا سعدیان ئەگەڕێنەوە لات ئینشاءڵڵا ئەگەر دەرفەتە بوو. مامۆستا وسامەگیان یەنە خزمەتی تۆ پێم وابێ بەڕێزت مامۆستای زانکۆی بەدەر لەوەی کە لە گوندی پریسیشیت ئەگەر باسێکی گوندی پریسمان بۆ بکەیت لە ڕووی جوگرافیاوە چەندێکی بەراوە چەندێکی باخە و ڕێژەی ئاو لە پریسا چۆنە بەگشتی باسێکمان بۆ بکەیت بە کورتی فەرموو. بەخێر بێن بۆ بەسەرکردنەوەی گوندی پریس گوندێکی ڕەنگین و جوان لە ڕاستیا گوندی پریس وەکو گوندێکی ناوچەی نەورۆڵی و پارێزگای هەڵەبجە گوندێکی زۆر ئاودارە دەوڵەمەندە بەسەر چاوەی کانی و کانیا و ئاو یەکێکە لەو گوندانەی کە لە ساڵانی وشکە ساڵیشا گرفتی کەماوی ناڵێن موجودی نییە بەڵام زۆر قورس ناکەوێت لەسەری هەر دۆڵێکە بینی کۆمەڵێک کانی تایە کە ئەتوانێت ئاودێری بکە ئەگەر دیقەتی گوندەکە بدەین لە سەرەتای وەرزی بەهارە ئەڵەی گوڵاڵە سوورەیە ئەوەنە گەڵای هەنار کە لە سەرەتایە کەشەیەکە سوورە بێتەوە یعنی ئەمە سلمێنەری ئەوەیە کە ناوچەکە دەوڵەمەندە بە سامانی ئاو لەگەڵ ئەوەی کە ڕێگایەکی قیرچاوکراوی هەیە و تقریبا نزیکی 5 کیلۆمەتر دوورە لە سنتەری شاری هەڵەبجەوە هاوڵاتیان بە بەردەوامی ئەوەی خەڵکی گوندەکە بەیان ئەوەی خەڵکی بە گەشت و گوزار سەردانیەکەن و دانیشتوانی گوندەکەش بۆ کاری جوتیاری هەندێکیان لێرن لە ناو گوندەکانی سەرجێن یا بە ژێرە جۆرەکان پەیوەستبوونیان هەیە لە خانەباخیان هەیە
یان لە ناوشاری هەڵەبجەیان ئیشتەجێن جابوونی ئەم کانی و کانیاوانە هۆکارە بەوەی کە ڕوبەرێکی زۆری زەوی گوندەکەی بەراو کردووە دەوڵەمەندە بە زەوی کشت و کاڵی بۆ نمونە بەرهەمی هەناری بڕێکی زۆر باش هەیە بەرهەمی هەنجیر لەگەڵ جۆرەکانی تری میوە دوای ئەوە بەروبوومی تەڕەکاڵ و سەوزە کشتتوکاڵی هاوینەش لەبەرەوەی ئاوی زۆرە لە ڕێی کانیاوەکان و ئاودێری ئەکرێ دواتر کشتتوکاڵی زستانەش گەنموجۆ پاقلەمەنیەکان نۆک و پاقلەوانەشی تیاکرێ ناوچەیەکی بەپیتە و سامانی ئاوەکەشی یارمەتی دەرە بۆ ئەو بەروبوومە کشتتوکاڵی و بەغدارێک کە پێویستێکی باشیان باو هەیە نزیکی یان بڵێن زیاتر لە 4,000 دۆنم هەیە تقریبان 1,500 دۆنم زیاتری بەراوە زەوی بەچی ئەبێ بە بەراو پاڵپشت بە سەرچاوە ئاویەکان ئەگەر بڵێن مێژووی بیر لەوەیە بریز یەکێک بێ لەو گوندانەی کە زۆر پێویستی بەبیر نەبوو بێ مەگەر لە هەندێک شوێنی تایبەت بۆ ئاوی خواردنەوە یان بۆ حاڵەتێکی پێویست یا شوێنێک دوور بێ لە سەرچاو کانیاوەکانەوە کەواتە ئەم کانی و کانیاوانە پاڵپشتێکی باشی ئاوەدانین ئەگەر ببی ینی سەرنج بدەین لادەکانی کوردستان زۆربەیان پێشگیری کانیان لەگەڵایە کانی فڵان کانی فڵان واتە ئاو ئاوەدانی پریز یەکێک لەو گوندانی کە زۆر دەوڵەمەندە بە سەرچاوی ئاوی بە تایبەتی لە ساڵێکی وەکو ئەم ساڵ ئاوینین لەبەرەوەی بڕێکی باش بارانباریوە و لە ناو منتیقەی نۆرۆڵی بە تایبەتی پریسا تقریبا 1100 میلیمتر پەڕاندووە لە پریسا سپاس بەخوام ساڵ سەرچاوەکان زۆریان بژاونێتەوە دەسوچاو و خۆش بێ کاتی بەرنامەکەمان وردە بەرەو تەواوبوونە ڕوا بەڵام ئەمەوێتان پێ بڵێم بەڕاستی لەم بەرنامەیە زۆر عەزەتی دکتۆر گۆرانمانیا عەزەتی کێشایە خوا دەسوچاوی خۆش بێ وەروەها مامۆستا حەبیبی خۆشەویستیش هەرچەنە کاتی بەرنامەکە کەمی ئەماوە یەنە خزمەتی دکتۆر گۆران کاکتۆر یان دەنگ و باسە چۆنە یاخوا سەلامەت بن یاخوا بەخێر بێن سەرچاو و مەرگتان کێشاوە بەخێر بێن یاخوا لە خزمەتتانە جەماعەت باسی گوندەکەیان کرد لە ڕووی کەش و هەوا و لە ڕووی خزمەتی و ئەمانەوە تۆ باسێکی پەیوەندی گوندەکەمان بۆ بکە لەگەڵ گوندەکانی چواردەوری خۆیان ئێرە چ گوندێکە دەستی ڕاستمان دەستی چەپمان پشتەوە و پێشەوە یعنی گوندی پریز لەگەڵ چەند گوندا هاوسێن گوندی پریز هەر ناوەکەی بۆ خۆی گوندی پریز تقریبان جۆرێک لە پرزگە بۆ منتیقەی نۆرۆڵی یعنی بە پرزگەیەکدا ئەنرێت بۆ هەموو منتیقەی نۆرۆڵ و دەوروبەری حکومی ئەوەی بڵێن تریفە دراوسەیەتی گوندی هانە سوورە دراوسەیەتی گوندی پریسی خوار و دراوسەیەتی کانی تووە هەسە ناوایە ئەم گوندانە هەمووی بە چادۆری پریسەوە بوون ینی پریس شارڕێگە بووە بۆ تێپەڕبوونی خەڵکی گوندەکانی سەرا و هانەژاڵە کەوتە چرۆسانە میراولی ینی زۆربەی زۆری گوندەکان کە هاتوو چۆیان کردووە بە ناو گوندی پریسە چوونەتە ناو گوندەکانی خۆیان ئەمە ژوای کردووە کە پریز بە حکومی ئەوەی کە زۆرترین خەڵک پێیا تێپەڕیەوە زۆرترین خەڵک هاتوو کوێ پیا کردو پەیوەندێکی کۆمەڵایەتی زۆر بتەوی هەبێت لەگەڵ هەموو لادیەکانی ترا ئەنی ئەگەر شتێک لە لادیەکانی کا ڕوویا بێت حتمما خەڵکێک بەناو گوندی پریسا چووە بۆ سەردانی ئەو لادێک کە ئەو ڕووداوە ڕوویداوەتە لەسەر ئەو بنەمایش پریز ئاگادار بووە بە هەموو ڕووداوێک بە هەموو شتێکە لە گوندەکانی دەوروبەری خۆیان ڕووەدا و پەیوەندێکی تونوتۆڵی خزمایەتی و کۆمەڵایەتی لە نێوان پریس و ئەو لادیانەی دەوروبەری بەتایبەتی و ئەوانەی ئەو دیویتریشی کە زۆر نزیکنەم لێ هەبووە بە لەسەر ئەو بنەمایی کە پرزگەیەک بووە کە ڕێڕەوێک بووە بۆ گەیاندن و گەیشتنی گوندەکان بە یەکتری ڕاستە فەرمی دەسوچاو و خۆش کاکتۆر یان عەزەتمانان یاخوا دەسوچاوی ئێوەش خۆش بێ بەڕاستی بووین بە ئەرک بۆتان یاخوا دەسوچاوتان خۆش بێ یاخوا سەلامەت بێ من کاک حاجیان کاک حاجیان عەفو عەزەمە کێشە یاخوا سەلامەت خۆشەویستان و ئازیزانی بەرنامەی ئاوەدان بێ بەم شێوەیەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لە گوندی پریسی سەر و ناوچەی نەوڕۆڵی تا بەرنامەیەکی تر و گوندێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین و خواتان لەگەڵ